دەستبردن و ئەوەی کە دەسەڵات سەرکوت تونگەکاتەوە لەگەڵ سەرهەڵدانی قەیرانەکانە سەرهەڵەیە. مەسەن جاران بە عەکسەوە ئەگەر یەکێ خۆپشاندانی بکردا ئەیوو وەرەوە بە قانونە یا چوزانام کارێکی بکرا ئەچوون بە ڕێگای قانونی کێشەیان بۆ ئێستا پێچوانەوە قانون بۆتە وەسیلەیەکی سەرکوت بۆ جاران قانون وەسیلەیە بوو بۆ ئارامکردنەوە و ڕاگرتن و چۆنەڵی مەرهەمکردنی کێشە کۆمەڵایەتیەکان. مەسەن تۆسی کە لە ساڵی 2011 لە ساڵی 2010 خەڵک کێشەی موچیان نەبوو، خەڵک کێشەی بازاڕیان نەبوو، مەسەرنەوە ئێڕەفاه و ئەوە بوو خەڵک مەقبولیەتی هەبوو بەرامبەر بەو دەسەڵاتە ئامادە بوو ژیانکە. بەڵام ئێستا هیچی ئەوانە نەماوە. حتا مەسەندام و دەستگاکان ئێستا بڕۆ دائیرەی بەشی زۆری بەڕێوەبەرایەتەکان ئەوەندە کاریانە باج و خەراج کۆوەکەنەوە، ئەجینا کارامەییان لە دەستداوە، ناتوان کۆنتترۆلی بازارکەن، ناتوان کۆنتترۆلی پەیوەندی کۆمەڵایەتەکان کەن، ناتوان جوابی ویستی کێشەی خێزانی توموتیژی کێشەی ئاوکارەبا کێشەی هیچ شتێکیان پێ نادرێتەوە. یعنی مەبەستمە کارامەیی یەکێک لە دەرکەوتەکانی قەیرانی سیاسی و اقتصادی قەیرانی سیستەم لە هەر کۆمەلگایەکە لە دەستدانی کارامەیی ئۆرگانەکانیەتی.